ئێستاە سمینارێک لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێ کە تایبەتە بەو دار و درەختانەی کە بەرە وشک بوون ڕۆشتون ئەبێ هۆکارەکەی چی بێت وەچی وای کردووە کام درەختانە وشک ببن کە ئێمە هەمیشتە لە هەوڵی ئەوەیان کە بتوانانی شارەکەمان سەوز و سەوزترکەین بۆی کە ژینگەیەکی تەندروستمان هەبێ بەڵامە بێ بە شێوازێکی باشیش ئاگامان لەو درەختانە هەبێ کە لە ناو پارکەکانە لە شوێنە گشتیەکانە هەن کە بەرە وشک بوون نەڕوە ئایا کەمبوونی ئەو هەر هۆکارە یاخی چیتر هۆکارە ئێمە بۆی ئەمڕۆ ڕاستەوخۆ پەیامێنمان تەرزەمان لەگەڵایە لە شاری سلێمانیەوە کە چەند میوانێکی لەگەڵایە کە بزانین ئەم سمینارە چۆن بەڕێواچێ و لە هەمان کاتیشا چۆن بتوان هەوڵێک بن لە ڕێگەی ئەم سمینارەوە ئەو درەختانی بەرە وشک بوون ئەڕوات کەمتر بێتەوە و بتوانن چارەسەری پێویستی بۆ بدۆزنەوە دەرزاگەرجۆ لە منە سڵاو لێبێ و بەیانی باش. بەڵێ سەرکۆلانە سڵاو لە ئێوە بەیانیتان باش بێت سڵاو لە بینەرانی خۆشەویستی دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامیدا بن هەمیشە تەندروست باش بن ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن بەڵێ من ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لە نێو پارێزگای سلێمانی لەم شوێنە کراوەیە لەم کەشە کراوەیە باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین باز لە بابەتێکی زۆر هەستیار ئەەکەین کە پەیوەندیکی ڕاستەوخۆ و پڕ و تەواوی هەیە بە تەواوی تاکەکانی کۆمەڵگە و لەبەرەوەی یەکێک لەو بابەتە گرنگانەش ئێمە باز لە درەختەکانەکەین باز لە ژینگاکەین کە پەیوەندیکی گرنگی هەیە بە تەواوی تاکەکانەوە کە پێیوەستە یاخود جێی بایەخە کە ئێمە بتوانین چۆن گرنگی بە دار و درەختەکان بین لە ناو ژینگەکەی خۆمانە و چۆن پارێزگاریان لێ بکەین چۆن وایە لێ بکەین بەرە وشک بوون نەچن بۆیە لەم هەنگاوەشدا و لەم نێوەندەیە سیمینارێکی تایبەت لەلایەن کۆمەڵی کوردستانێکی سەوزەوە ئەمڕۆ ڕێک ئەخرێت لە ناو شاری سلێمانی و لە ناو هۆڵی پارێزگای سلێمانی تایبەت بەوەی کە ئەو درەختانی کە بەرە وشک بوون چۆن چارەسەریان بکرێ ڕێگە چارەکان چییە ئەو هەنگاوانە چیە کە بیگرێتە بەر لەلایەن ئەندازیارانی کشتتوکاڵی ئەو کەسانەی لە بواری ژینگە و تاوی ئەم بابەتەیە کار ئەەکەن بۆیە من ئەمڕۆ پرۆگرامەکەم هێناوەتە ناو شوێنێکی کراوە کە ئێستا ئەبینین ئەم کەشە کراوی کە لێڕێن کۆمەڵێک درەختی زۆری لێ دار و درەختی زۆری لێیە بەس لەواکەین ئەو ئەندازیارە کشتتوکاڵی کە لە لامە پرسیاری تاوی لێکەین بزانین هۆکارەکان چییە چۆن ئەم سیمیناریان ڕێخست و ئەم ناو نیشانیان بۆچی ڕێکخستووە بۆیە ئەچمە لای زۆر بەڕێز کاک دلێر ڕەوف کا بەڕێزان و ئەندازیاری کشتتوکاڵی کاک لێر سڵاو لێ بێت و بەیانیت باش بێت سڵاو لە بەڕێزیشتان بەیانی بەڕێزیشتان باش زۆر سپاس کاک لێر با بینە لای ئەو درەختی کە باست کرد کامەیە قسەی لەسەر بکەین ئەمەیانە حەزەکەی فەرموو بەڕێزت بێتە ئێرە بە سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕاستە ئێوە سیمینارەکەتان لە نێو یەکێک لە هۆڵەکانی پارێزگای سلێمانیان بەڵام ئێمە بە شازێکی مەیدانی پێمان خۆشە ڕاستە و خۆ بینەرانی خۆشەویست ئاگاداری ئەوە بن کاتێک لە نێو گەڕەکەکانە لە نێو ماڵەکانی خۆیانە لە نێو شوێنە گشتیەکانە کە ئەبینین کە جێی داخە ڕاستە زۆرێک لە درەختەکان هەر بە سەوزی و بە جوانی ماوەتەوە و یعنی پارێزگاری لێکراوە بەڵام ئێوە چۆن تیشک ئەخەنە سەر ئەوەی کە ئەو درەختانەی کە بەرە وشک بوون ئەچن توانن پارێزگاری لێ بکەن بە مەیدانی ژیشەکەمان بۆ بکەن پێشەکەی بەنای خی گەورە بە خێراتتانەکەم سڵاومەیە بە هەموو لایەک ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان بە پێویستمان زانیکەوە بە دوواداچوون بکەین بۆ هۆکارەکانی وشکبوونی درەختەکان هەندێک هۆکار هەیە لە دەسەڵاتی ئێمەیان نیە بۆی وشکە ساڵیەوە بێ یان هۆکارێکی تر بەڵام ئەو هۆکارانی تر هەیە لە دەسەڵاتی خۆمانایە هەندێک لە درەختەکان بەدەستی خۆمان وشکیەکەین بۆ نمونە باس داری سەبەحبە بکەین ئەم دارە تەمعەن لە سەرچاوەکەی نیشتیمانەکەی هندستانە پاشان کە هاتوۆتە عێراق و هاتوۆتە سووریا جۆری عێراقەکەی لە ناو خەڵکەوە بەوە پێڵەن عادی کە لە ڕاستیە خۆی ئەو ئەسڵەکەیە بۆ بەرگریکردنی باشترە کاتێک کە دەستکاری کراوە لە سووریا بۆتە چەتری بەرگریەکەی کەم بۆتەوە وەکو شتی تر یعنی بەرگەی بای تند ناگرێ باشترین شت ئێمە بۆی کە ئەو دارە و پارێزین نابێت لە شوێنێکا بیڕوێنین کە بای توندی هەبێ لای خۆمان چیەکەن بۆ ئەوەی بانەی شکێنێتەوە دێن هەڵپاچینی بۆەکەن کە لە کاتێکا داری جوانی پێویست ناکە هەڵپاچینی بۆ بکەیت ئەگە بڕوایە ئەم دارە بچینە ئەو جی با بڵێن لای دارەکەەوە تەسەورەکەم باشتر بە ئیشەکەمان کاک دلێر باشە ئەم درەختە پار و پێرار بە تەوراز هەڵپاچراوە کە لە کاتێکە ئێستا باوی تەوراز نەماوە دار ناوێت بە تەوراز هەڵپاچرێت ئێستا تۆ پێمان بڵێ چی بکەین هاوڵاتیان چی بکەن لەم ڕوانگە
ئەو شوێنی هەڵپاچینەکان دیارە باشە بەهۆی ئەم هەڵپاچینەوە ئەو لەقانەی کە ویستێتی سێبەر بۆ خۆی بکات نەماون هاوینی خۆشمان گەرمە جاری وای ئەگاتە 40 دەرەجە 45 دەرەجە لە کاتێک ئەو گەرمی پێوە ینی کەشناسیەکان لە سێبەرایە واتە بە واقعی لەوانە گەشتوێتە 50 باشە لە بەیانیەوە هەتاوەکو دوانیەوە ڕۆ هەتاوەکو عەسر تشتی خۆر بە 50 دەرەجە بیدا لە قەدی ئەم درەختە چی لێت ئەی سووتێنێ ئەسا ئەو درەختە سوتاوە ئێمە ئەزانی درەخت بەشی ناوەی کە پێوتێت دارک ئەو خۆراکی پیاسەرەکەیە بەشی ئەم دیانەکەی خواردنی دێتەوە خۆەوە سوتاوە ئەمە ئەبێت هۆی پچرانێک لە ئاڵ و گۆڕی ئاوە تا وای لێ درەختە ساڵ بەرەو وشک نەچێ یعنی هەر درەختێک کە وای لێ هات ئەگەر ئێستاش وشک نەبوو بێت لە داهاتوودا وشکەکە بۆیە ئێمە لە سیمینارەکەی تیشکەکەی لەسەر ئەو خاڵانە کە هۆکارەکانی وشک بوون یەکێکیان لە هۆکارەکان چییە بریتێ لە هەڵپاچینی داری جوانی جیاوازە لەگەڵ داری بەریە داری مێو بۆ نمونە ئەبێ ساڵی سێجار هەڵی پاچی قۆخ ئەبێ هەڵی پاچی بەس داری جوانی سنەوبەرەکان تو سەباحبە ئەگەر هەڵت پاچی بۆ چونکە سروشتی ئەو درەختە وایە ئەبێ ئێمە لەگەڵ سروشتی دارا بڕین داری سەباحبە پێویست ناکە هەڵی پاچی ئەگەر هەڵت پاچی چی لێ دێت تشکی خۆر ئەدا لە قەدەکەی ئەبێتە هۆی وشک بوو وانە باشە کاک دلێر ئێستا ئەگەر تۆ بتەوێ ئیش بکەی لەم داری جوانیەیە دوای باسیش لەو ئەگەر داری تیا بوو داری بەرداری تیا بۆ توانین قسەی لەسەر بکەین لێرەیە تۆ ئەتەوێت چی بە هاوڵاتیان بڵێ ئەو لەقانەی کە وشک بوون چۆنی کار لەم دارەیە بکەن ئەگەر تەنانەت لقێکی وشک بوو نابێت تەوراز بەکار بهێنرێت چونکە دار هەستی هەیە دار ژیانی تایە دار پێکەنینی هەیە دار گریانی هەیە لەوانی لاتان سیر بێت دار چۆن پێکەنێ گوڵێک تێ لە ماڵەوە قسەت لەگەڵەکات بوو ئەگەر تینووی بوو گەڵاکانی کزەبێ یعنی چی یعنی تینومە چۆن پشیلەیەک ئەگەر کە لەقێ بکە میاو بکە یعنی چی یعنی برسیمە داریش بە زمانی حاڵ ژیانی تایە پێی ناخۆشە کە هەڵی پاچی باشە ئەگەر تازە ئەم دارە نای باسی هەڵپاچین بڵێ چۆن چارەسەری بکەین پێویستە ئەو ڕووکارەی دەرمانێکی تایبەت هەیە کبریتاتی نوحاس بۆردۆ پێویستە بە فڵسە لێ بدرێ یاخود لە هاوینە بە گوێنی ببەستێت بۆ ئەوەی خۆی دروستکاتەوە دەرمانەکە و پێنێتەوە ئێساوە نەخێر ئەوکو ڕوونکردنەوەیەک بوو بۆ هاوڵاتیە حەزرە بەس ئێستا بڵێ کەواتە لەم دارەیە چکە ئەوەی کە تۆ ئاماژەت پێ کرد ناتوانین هەڵپاچین بکەین کۆمەڵێک بابەتی تریشت باس کرد اینجا باسیش لەم ڕەشەبای ئەمڕۆ بکەین کاک لێر ئەمڕۆ ڕەشەبای سلێمانی بە ڕەشەبا بە ناوبانگە کاریگەری هەیە بۆ درەختەکان بە تایبەتی داری سەبابەح حەز بە بایتون ناکە بۆیە ئێمە نابێت داری سەبابەح لە شوێنێکا بڕوێنین کە بایتوندی هەیە بە تایبەتی بۆ نمونە شەقامی شەزمەتی سەرەوە یان گەڕەکی توی مەلیک یان بۆ نمونە لە سیتەک لە چوارتا باش نییە ئەم دارە بڕوێنین پێویستە داری تر بڕوێنین وەکو چی درەختی چی جۆر دارمان هەیە داری تومان هەیە داری ناروەدمان هەیە سنەوبەریەکانمان هەیە بێ بەگەڵ شوێنەکەی خۆیان گونجاو بێ داری سەبەحبەح بەرگەی بای تند ناگرێ چۆن ئەتوانین بیڕوێنین ئەتوانین بە تەنیش یەکەوە بیڕوێنین وەکو غاباتی یەکتر ئەگرنەوە کاک دلێر بچینە لای ئەو درەختانی تریشەوە با تۆزێک ڕوونکردنەوەی تریش بین هیچ دارێکی بەردار هەیە بە بۆ چوونی تۆ بۆی قسەی لەسەر بکەین بچین بۆ لای داری باشە با بچینە لای دارێکی سنەوبەرەوە باشە گرفتێک نابێ کاک دلێر من پێم خۆشە بۆ فەرمو بەرەو کیۆ بڕۆین با ئاماژە بۆش بکەین بۆ هاوڵاتیانی خۆشەویست کاک دلێر پێم وا بێت کەش و هەواش ڕۆڵێکی کاریگەری هەیە یعنی یەکێک لەوانە بارانە کامیان بوو عەفو باشە هاوڵاتیانی خۆشەویست ئەگەر ئێستا بینەری تەواوی ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکینن ئەتوانن بینەر بن زانیاری تاوەرگرن لەسەر ئەو بابەتە گرنگانەی کە لەلایەن ئەندازیاری کشت و کاڵیەوە ڕوونکردنەوەیە بۆ ئەوی کە تۆ لە نێو ماڵەکەشتا بتوانی پارێزگاری لە درەختەکان بکەیت بەرەو کیۆ بڕۆین کاک دلێر باشە باشە کاک لێر حەزەکەی ئەگەر تۆزێک کێواشتر بڕۆی بۆی قسەمان بۆ ئەگەر ئەو کامێرەکە بیتوانیا سێرکی پشتی دارەکە کە هەتاو لێ نەداوە هەتاو نەی سووتانوە بەس ئەوەی کە ڕووکاری هەتاوەکەیە سووتاوە ئەم دارەشان هەروایە بە هەمان شێوە ئەمە سروشتی ئەو دارە وایە حەز ناکات درەخت حەز ناکە هەتاو بیا لە قەدەکەی تەنانەت گەڵاکانیشی
حەز ئەکەن لە بەیانیەوە هەتاوەکو نیوەڕۆ هەتاو لێبە ئەگەر چی گەڵا سەرچاوی بەرگرتنی وزەشە لە دوای نیوەڕوانەوە ماندووە بێ ئەو ئاوە ئەبێ بە هەڵم ئەجا نەخوازە قەدەکەی بە هیچ شێوازی حەز ناکە تیشکی خۆر لێ بدە. کاک دلێر ئەوەی کە ئەوترێت لە ئێستا لە نێو ماڵەکانیشە هاوڵاتیان گرفتی ئەوەیان هەیە کاتێک کە درەختێک بوو نمونە لە نێو گەڕێکەیەکا بێت یاخود لە نێو خانووی ماڵەکانە بێ حەز بکەن دار و درەختێک بڕوێنن ڕەنگە کۆمەڵی کێش و گیر و گرفت و ئاستەنگ بێتە بەردەمیان پێم بڵێ هاوڵاتیان چۆن زانیاری وەرگرن چۆن هۆشیاریان هەبێت لەوەی کە لەم وەرزە سارد و سەرمایەشە بتوانن کەشی دار و درەختەکان لەبار و گونجاو بێت چۆنی کەشە بۆ ئەو درەختی نێو ماڵەکانیان یان نێو گەڕەکەکان یان نێو شوێنە گشتیانی کە هەیە بتوانن کەشێکی باشیان بۆ بڕەخسێنن. پرسیارێکی زۆر جوانە. ئێمە ئەڵێن زانستی ئیداریاڵە کەسی گونجاو بۆ شوێنی گونجاو داری گونجاویش بۆ شوێنی گونجاو ئەگەر ئەزانی باخچەی ماڵەکەت بچکۆلەیە نابێت داری هاردی تا بڕوێنی واتە داری ڕق بۆ نمونە سەبەحبەح ناروەند تو ئەم دارانە بۆ ناو حەوشە نابن چونکە گەورە ئەبن لەوانەیە تەسی کاریگەری هەیە بەسەر دیوار بۆ منهۆڵ و شتەکانیان مانە دارێک بڕوێنن کە نەرم بێ زۆر لەق و قەدوشتەکەی بەقوت بەهێز نەبێ و ئەگەر ئەو دارانیان ڕوان کە زان بەرگەی سەرما ناگرێ بۆ نمونە مزرەمەنیەکان باش وایە لە زستانە دایپۆشن تاوەکو سەرما دوای نایلۆن و شتەکەی لێکم بەشتی نایلۆنەکە کونکون بکرێت یان بەرگی تایبەت هەیە لە دوای سەرماکە کەتەوە بۆ توانین لێ بکەنەوە. ئێستا کاتی متبوونی درەختەکانیشە یعنی ئەمە شۆکارێکی گرنگە کاک لێر ئەگەر بیتە لای من بیتە ئەمدی من سپاس دەکەم پێم بڵێ ئەم درەختی کە هاتیینە ئێرە ئەمە چۆنی قسەمان بۆ بکە ڕێگە چارەکان چی ئەبێت ئێوە چۆن چارەسەری گونجاو لە ڕێگەی ئەم سیمینارەوە ئەخەنە ڕوو بۆ سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست کە بتوانن پارێزگاریکی تاو لە دار و درەختەکان بکەن. پێویستە خەڵکەکە هەموو کەسێک کاتێک کە درەختێک ئەڕوێنێ کەمێ زانیاری هەبێ لەسەری بۆ نمونە ئەم داری شۆڕەبیە بە هیچ شێوازە حەز بە بێئاوی ناکە ئەگەر هاتوو کەم ئاو کرا ئەوە پەپولەیەک هەیە دێت گەرای لەسەردانێ ئەبێ بە کرم ئەچێتە ناو قەدەکەیەوە کەواتە نابێت داری شۆڕەبی بۆ نمونە بێ ئاو بکرێ و ئەبێ بشدانین ئەو کەسانی کە هەڵپاچی نەکەن جیاوازی نێوان جوتیار و باخەوان هەیە و مەسەلەی بابەتی هەڵپاچین زانستە هیچ کەسێک ناتوانێت لە خۆی هەڵپاچین کە پێویستە زانیاری وەربگرێت. لەم بە شەش بچینە لای بەشێکی تر لە درەختەکان زۆر باشە کاکەمال ئەگەر کەمێک وڵا کامیان کاک دلێر عەفو بەڵێ ئەمەش کە ئەم هەڵپاچینیان بۆ کردووە ئەمە کارێکی هەڵەیە تەنانەت کاتێک هەڵباچین بۆ داری بەریش بکرێ مەقەس نابێ ئەلێ ئەب تۆزی پێوە بەجێ بمێڵی ئەبێ مەقەستەکە جوود بکرێ بۆ ئەوەی هیچ پارچەیە بەجێ نەمێنێت دوای لێرەوە لەق دەرەکەنەوە بەس ئەم دارە پێویست ناکە هەڵی پاچی وەکو وتمان بۆ لەبەرەوەی تیشکی خۆر ئەدا لە قەدەکەی لەوانێ ساڵە دو ساڵی تریش ئەمێ وەکو ئەو داری ئەو بەرکەدیمان سوتا بوو ئاوای لێ بەسەر بێ ئەمە شەرداری جوانیە؟ ئەمە داری تووە داری توش بەریش ئەگرێ بەس بە داری جوانی مامەڵی لەگەڵەکرێت. چ درەختێکی تر ماوە قسەی لەسەر بکەی گەر کاکەمال لەگەڵمانە بێت بەڵام وەڵا ئەو بەشانە نابەش لەمانەی ئێرە ئەم درەختانە بەس زۆر دووریش دەکەینەوە یعنی لەم بەشانە ئەگەر نزیک بێت کاک دلێر پەرژینەکە بکەین. کاک دلێر ئەوەی کە ئەژووترێت لە پار ساڵە وشکبوونی درەختەکان چۆن بوو بە بەراورد لەگەڵ ئەم ساڵە ئەگەر ڕوونکردنەوەمان بۆ بیت کاریگەری وشکە ساڵەکە هەبوو بێگومان بۆ نمونە داری یۆکالیپتۆس ئەوانە ئەگەر بە تەواوەتی وشکی نەکردوێ بەشی سەری وشک کردبوو کاریگەری هەبوو بەڕاستی بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر خەمی ئەخوین ئەوەیە کە بەدەستی خۆمان وشکیان نەکەین ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەیان یەقینە هۆکارەکە چیە کە ئەڵی بەدەستی خۆمان وشکی نەکەین ئەو هۆکارانە چییە؟ یەکێ لە هۆکارەکان بریتە لەوەی کە دارێکی گونجاو لە شوێنێکی گونجاوە ناڕوێنین وەکو وتمان داری سەوابەح لەبەر ڕەشەبایەکی توندا بێ ئەیشکێنێتەوە ئەگەر نەشیشکێنێتەوە ئەمان خۆیان هەڵیە پاچن بۆی با نەیشکێنێتەوە لە کاتێکە ئەو هەڵپاچینەوە کە وتمان تیشکی خۆر ئەدا لە قەدەکەی
ئەبێتە هۆی وشک بوون. کاتە کۆمەڵێک هۆکارەیە ئەوە هەڵپاچینەکە بە هۆکاری یەکەم هۆکاری بارانبارین کە ئەم ساڵ ڕێژێکی کەم باران باریوە تا چەندە هۆکاری کاریگەری هەیە لەسەر و بابەتە تا ئێستا دەرناکەێت چونکە ئێمە جارێ مانگی بارانباریمان لە پێش ماوە وەکو ئەوەی کە باس کراوە یعنی وەکو ئێوە ئەندازیاری جارێ دەرناکەوێت لە درەختەکانە هەتا وەکو وەرزی بارانبانی کۆتایینێت جارێ لە درەختە دەرناکەێت چونکە دارتوونی نییە جارێت نییە بەڵێ. چ هۆکارێکی تر هەیە ئەگەر ئاماژەی پێ بکەی کە بتوانین ئێمە لە وەرزی زستانە کە ئیتر پێ ئەنەینە وەرزەکانی تریشەوە بتوانین دار و درەختەکان بە شێوازێکی زۆر باش بمێننەوە چ هۆکارێکی تر هەیە؟ یەکەم بە هیچ شێوازی هەڵپاچین نەکرێ بۆ داری جوانی باشە ئەو دارانی کە بەرگەی سەرمای زۆر ناکردن داپۆشرێن باشە بە پێی پێویست پێین بدرێن هۆکارێکی زۆر گرنگە پێین ڕاستە فەرمی ئەجا لە کاتی بابینەجا سەر خاڵێکی تر لە هاوینانە خاڵێکی ترمان هەیە بریتێ لە ئاودان ئێمە کاڵین ئاودان مەبەستمان لە بڕی ئاو شێوازی ئاودان جۆری ئاوەکە جاری وا هەیە حوزێکی تەعەن خاڵێکی تریش هەیە ئەو چوارچێوانی کە بۆ درەختەکان کراون لە شۆستەکانە ئی شۆستەکان مام بڵێن ڕاڕەوەکان ئەو چوارچێوێ بەڕاستی زۆر زۆر بچووکە نەئەتوانێت ئاو بخواتەوە و ئەو ڕەگی درەختیش گەورەیە کاتی ئاوێتی ناچێتە خوارەوە پێویستە کە ئاو ئەدرێ نابێ ڕژەکەی کەم بێ ئەمە دەبێت تا کۆتایی ڕێگەکەی بڕوە شێوازی ئاودانیش نابێ بە خێرایی بێ ئەبێ بە هێواشی بێ و لە هاوینانە باش وایە بە شەوە ئاو بدرێ لە پاییزانە باش وایە لە بەیانانە ئاو بدرێ لە زستانی شار خۆی چییە جەوەکە پێ ئاودانی نییە لە زستانە ئاودانی من نییە نەخێر باسی هاوینەکەین دوا کۆمنتی تۆ دوا پەیامی تۆ چییە لەسەر تەواوی سیمینارەکە کە ئەمڕۆ ئەم سیمینارە ڕێکتان خستووە لە زۆنگەی ئەوەی کە دار و درەختەکان هەم لە ناو شاری سلێمانی هەم لە سنووری دەرەوەی شاری سلێمانیش بتوانن کار و پرۆگرامی تایبەتی لەسەر بکەن کە بتوانن هەمیشە ژینگەی کوردستان بە زیندی و بە سروشت و جوانیەکەی خۆی بمێنێت لە ڕاستیا جێی دڵخۆشی هەموو لایەکمانەکەەوە هەڵمەتێکی بەرفراوان هەیە بۆ زیادکردنی سەوزایی بۆ زیادکردنی درەختەکان لەلایەن کەسایەتی و ڕێکخرا و ڕێکخراوەکان ئێمە ناکرێت لەلایەک و دار بڕوێنین و لەلایەک و بەدەستی خۆمان وشکیکەین پوختەوەی سیمینارەکەی ئێمە ئەوەیە کە چۆن پارێزگاری لەو دارانە بکەین کە ڕوێنراون و باسی ئەو شتە بە هاوڵاتیان بدەین کە هەڵپاچین ئیشی هەموو کەسێک نییە و ئەوە بە خەڵک بڵێن جوتیاری جیایە و باخنی جیایە هەڵپاچینیش زانستە پێویستە کەسی شارەزە هەڵپاچین بکە یەک پرسیارم بیر نەچەوەی هێستا هاتە خەیاڵم لە هەندێک شوێن من با بڵێن کۆمەڵێک بابەت مۆرگر زانیاری مۆرگر لەسەر ئەم سیمیناری ئێوە ئەو تێ زۆر کار لە نێو گەڕەکەەکانی شاری سلێمانیە کاتێک هەڵپاچینەکەن بۆ دار و درەختەکان لقا زیندوەکان سەوز و شکبووەکان بێکەوە هەڵەپاچن ئەمە تا چەندە گرنگە لە ڕووی زانستی وەکو ئێوە ئەندازیاری کشتتوکاڵی زانیاری تاوا بن بۆ کەسانە کە بتوانن کاری باش بکەن لەسەر ئەو لایەنە و لە هەمان کاتە هەڵپاچینیش پێما بێت لە مانگی دووەوە ئەگەر هەڵە نەبم کاری هەڵپاچین دەست پێکات معلوماتم زۆر باشە لای خۆمان بە هەڵەت تێگەیشتن و ئەزان هەڵپاچین لە پاییزداکرێ خۆمان نەزانین پاییز 3 مانگە 90 ڕۆژە سەرەتای هەیە ناوەڕاستی هەیە کۆتایی هەیە خەڵک ئەچێ هەر لە سەرەتای پاییزەوە کە سەرەتای پاییز وەکو بەهار وایە گەڵای تازە ئاکاتەوە هەندێکم بۆیە هەڵێ پاچینەڵێ بۆی گەڵاو شتێکی بڵاو نەبێتەوە ئەکەواتە تۆ دار و بڕوانندووە وانە خۆی هەڵپاچینی داری بەری باش وایە لە مانگی دووە بکرێ بۆچی لەبەر ئەوەی ئەو خۆراک و شتا تا بەرەو پاییز و زستان بچی خۆراک دا بەزێت بۆ ڕەک بۆیە کە ئەگەر لقێکی بڕی وەکو وایە لقێکی وشکت بڕی بێ ئەنجا لە بەهارە سەرەکەوێتەوە یەک شتی تریش ئەو لەقانەیە زۆر بە کورتی باش وایە نەسووتێنرێت جیهازی تایبەت هەیە ئەوە جیازەکەیە جیازی گەورەشەیە وت چیپەر باش وایە ئەو لەقانە ورد بکرێ دوایش بکرێتەوە بە کۆمپۆست و بەپەین نابێ بسوودێنرێ زۆر زۆر سپاس بۆ دلەڕەوف وەکو ئەندازیاری کشتتوکاڵی کە ئەمڕۆ بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان نابووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت جا ئێستا چما لای میوانێکی ترم کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانایە ئەیش زۆر بەڕێز خاتوو شادان ئەبوبەکر کابەڕێزانوک و سەرۆکی کۆمەڵەی کوردستانێکی سەوز بەرزین چۆن تیشکیان خسۆتە سەر ئەم بابەتە گرنگە خاتوو شادان بێتە لای من سڵاو بۆ ئامادەبوونە بە خێراتی لێوەش بەخێر بێن دەستان خۆش بێ
سپاس بۆ تۆ بە هەر لەوە دەست پێ بکەین خات و شادان یەکەم سیمینارە ئێوە تایبەت بە ئەوەی کە وشکبوونی دار و درەختەکانی شاری سلێمانی و شێوازی ئەوەی کە چۆن بتوانین دار و درەختەکان بەرەو لە ناوچوو نەچن و وشک نەبن کارتان لەسەر کردووە یان سیمیناری تر لەو جۆرە کراوە؟ ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوزایی و ئاوادانکردنی کوردستان لە ئەرکی پێشینەی خۆمان ێزانی. ئێمە وەکو سیمینارێک ئەوەی کە بەو شێوەیە بێت و لە شوێنێکی فراوانە بێت و حکوومەت و هاوڵاتیانمان هەمووی بانگێ بێ ئەوانەی کە بەو لایەنەوە پەیوەندیدارن بەڵێ یەکەم سیمینارمانە. بەڵام وەکو ئەوەی کە ئەم سیمیناری تر بۆ خوێندنگاکان و بۆ بەڕێبەرایەتیەکان و بۆوانی تر بەجیا کراوە. یعنی سیمینارمان لە ناوەندەکانی خوێندنە هەر بۆ شێوەیە بەڵام هەر جاروی لەسەر بابەتێکە. ئێمە بە پێویستی ئەزانی ئەنی یەکێک لە ئەوەی خەڵخۆریەکانی ئێمە بۆی هەستاوی بەم سیمینارە بۆ ئەوەی هەستکردنمانە بۆ وشکبوونی هەندێک دار کە لە شاری سلێمانیایە یاخود وا بکەین بۆ ساڵی ئایندا ئەو هۆکارانی ئەبنە هۆی وشکبوونی دار نەیهێڵین یان کەمی بکەینەوانێ لەبەرەوە دەستخۆشی لە مەکتەبی ڕێکخراوەکان کوردستان مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانەکەم کە هاوکارمان بوون لە ڕێز پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کە بۆ ئەم سیمینارە زۆر هاوکاریان کردوین لەبەرەوە ویستمان لە ڕێگەی ئەم سیمینارەوانە چاوڕۆشنیەک بین بە حکوومەت و بە هاوڵاتیان کە چۆن ڕێنمایی وەرگرن سەبارەت بە هەڵگرچینی دار و بە پاراستنی دار و بڵێ ینی ئەمە ئیشەڵا ئەم کارەمان بەردەوامە بێت لەگەڵ حکوومەتە و لەگەڵ حکوومەتی خۆجێوی لەگەڵ کۆمەلگەی مەدەنیەکانە لەبەرەوەی بتوانین بەری پێ بدەین. کەواتە ئەوەی جێگەی دڵخۆشیە دار و درەختەکان لە نێو شارە تا ڕادەیەک یعنی ئەتوانن بۆ لەمەولا کاری جدی باشی لەسەر بکەن کە بتوانن بەرە وشکبوون نەچێت لەبەرەوەی ئێمە پەیوەندێکی ڕاستە خۆمان هەیە بەژینگەوە. شادان خان ئەمەوێ ئەو زانیاریە هەبێت بێگومان ڕاگەیاندن ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بڵاوکردنەوەی تەواوی زانیاریەکان بەتایبەت لە ڕووی ژینگەیەوە زۆر کاریگەرە. ئێوە هەوڵتان نەیاو لە ڕێگەی پرۆشەرەکانەوە بەنێو تەواوی سنوورەکانی شاری سلێمانی یان لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش ئێوە چۆنی کار لەسەر ئەم بابەتاکەن کە زیاتر لە نێو هاوڵاتیانیشە ئێوە ئەچنە گەڕەکێک بۆ شوێنێکی گشتی چۆنی ئەو زانیاریە یعنی ئێستا ئێمە بە شازێکی ڕاستەوخۆ لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بڵاویەکەینەوە کارەکانی ترتان چیە بێت کە ئەمە هەوڵێکی گرنگە؟ دەستا خۆش بێ ئێمە کۆمەڵی کوردستانێکی سەوەز ئێمە لە هەموو ناوەندەکان لە هەموو شارەکانە ناوەندمانەیە ناوەند و ستافی خۆمانمانەیە لەبەرەوە ئەو بەرنامەی کە ئێمە ئەوەی کە لە سلێمانیا ئێمە ئەیکەین حتمما لەوانی تری شاب ئێمە گشتاندنی بۆکەین یعنی ئەوە نییە کە ئەمەی کە لە سلێمانیەکرێ لە شوێنێکی ترناوە ئەم بەرنامەمانە ئەم سیمینارە ئیشەڵا لە دوای ئەم سیمینارانە بینە پارێزگای هەولێر دەڤەری ڕاپەڕین دەڤەری گەرمیان کە بە زەروری ئەزانین ئێمە سەرتاسەری کوردستان ینی ئێمە کار و چالاکی و پرۆژە ئەنجامین جیاوازی ناکەین لەگەڵ هیچ شوێنێک لەگەڵ شوێنێکی ترە. بەسەکەی من ئەوە بوو ئەفۆمکە مەبەسەکەی من ئەوە بلەنی و گەڕەکەکانیشە هاوڵاتیان کاتێک کە بۆ نمونە چۆن بتوانن ئەو زانیاریانەی ئێوە ئایا لە ڕێگەی برۆشۆرەوە بێتیان کۆمەڵێک زانیاری وڵا ئێمە پروشەر ساڵ بەڕاستی کەممان کردەوە لە بەروی هەستوانەکەی بێتەوە پیسبوونی ژینگە یعنی ئەو پروشەرە بە پێویستە ئەگەیشتە شوێنی خۆی کە ئەمان بینیوانێ جادۆبان و کۆڵانەکانی پیسەکەن ئیستا ئێمە لە گۆڕەکەکانیشە هینمان ئەوەمانەیە ستافمانەیە ئێمە بەڵێ گەڕێک بەگەڕێک ئەو گەڕەکەی کە پێویستی بە ئێمە بێت لە ڕێگەی سایتەکەمانەوانێ ڕقم موبایل و تەلەفۆن و ئەوان دەمانداناوی بارەگە هەر کەسێ پێویستی بێمە بێ زوو ئیتیساڵمان پێوەکە بە دەمیەوەچین چەندەها شوێنمانەیە مەسەڵەن شوێنی باخچەیە شوراوە داگیر بکرێت و بکرێ بە شوێنی نیشتە جێبووانە بەدەمیەوە چوون و لەخوا بە زیابی ینی حکوومەتیش هاوکارمان بۆەوە بەڵام بەپێ ئەوە نییە بڵین لە سەداست حتمما ئێمە بەپێوە چین ینی بەپێ داواکاری هاوڵاتیانەوە چین بەڵام تا چەند ئێمە ئەتوانی ئیشیان بۆ بکەین ئەوی ژەکەوێتەوە سەر حکوومەت خۆتەزانیسە سلێمانی بەرەو گەورەبوون هەموو شوێنێ سێرەکەی باستر پلانی ینی بڵێ ینی هەندێک شوێن هەیە پێویستە کا بکرێ بە شوێنی نیشتە جێبوون بەڵام ئێمە لەگەڵەوەی ڕێژەی سەوزایی ئێمە زۆر ئەو بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەم سیمینارەیە ئێمە هەموو ستێکانمان داوەت کردووە.
بەڵێ بەشی ئەوەی کە ئایدی بەشی سەوزاییە ئایدی بەیەمەیە لە بەرەوەی قسەیان لەگەڵ بکەین چۆن سەوزایی ناوستیەکان بپارێزن چۆن ئەوەی کە هەیەە نەچن کەمیکەنەوە هەندێک لەگەڵ ڕێز بە هەندێک سیمانەیە ئیستا ئەو شوێنانشی کە کراوە بە پارک یانوێ بیکەن بە کراوە بە سەوزایی ئەیانێ بکرێ بە شوێنی نیشتەجێکردن لەبەرەوە ئەمڕۆ ئەو کۆبنەوە زیاتر بۆ ستیەکان و بۆ ئەوانش ینی لایەکی بۆ ئەوان داوەتەکە بۆ ئەوانە لەبەرەوە داواکارین لە ڕێگەی ئەم سیمینارەوانەیە وشیاری بدەینە خەڵکی لە ڕێی شێوەیەکی زانستیانە هەوڵێن ئێمە بتوانین لە ڕێگەی بەرنمێکی تایبەتی تەلەڤیزیۆنەوە شێوەی هەڵپاچین و پاراستنی داریش بۆ هاوڵاتیان ڕووبکەینەوە ئیشەڵا بە بەڕگەیەکی تایبەت ئەوەش کاری باشی لەسەرەکەین هیچ پرسیارێکی بابەتێکی ترماوە من بیرم چوو بێت و ئاماژەی پێ بکەیت دەستان خۆش بێ من هەرەوە ناڵێم دەستخۆشی بۆ کورسات لە هەموو بەڕاستی ئیڤنت و سیمینار و بۆنەکانمانە لەگەڵمانن دەستان خۆش بێ دەستان خۆش بێ لەگەڵەوە شاتکە لە هاوڵاتیانەکەم کە سەوزایی و پاکوخاوێنی شارەکان لە سەرتاسەری کوردستانەڵێ بپارێزن چکە ئەمە وڵاتی خۆمانە با خۆشمان بوێ بە ئاوەدانی بکەینەوانێ بە هیوایەوەی کوردستانێکی سەوز و ئارام بۆ هەمومان دەستە خۆش زۆر سپاس بۆ وتەکانە سپاس بۆ زۆر بەڕێز خات و شادان ئەبوو بەکرد کە بەڕێزیانوەکو سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز بە شازێکی ڕاستەوخۆ لەم بەشە تایبەتەی پرۆگرامی ڕۆژێکینێ لەگەڵمانە بوو بەڵێ خۆشەویستان هیوادارم زانێریکی تاوتان وەرگرت بێت لە ڕێگەی میوانەکانمەوە کە ئەمڕۆ بە شێوازێکی زۆر باش لەم کەشەکراوەیە زانیاری زۆر باشیانیان لەسەر ئەو دار و درەختانی کە بەرە وشک بوون ئەچن یان چۆن بتوانن پایێزگاری لێ بکەن و هەنگاو ڕێگە چارەسەرەکان چی بێت بۆ زیاتر سەوزکردنی ژینگەی کوردستان و بتوانین دار و درەختەکانیش لە ناو ژینگەی شاری سلێمانی و تاوی شارەکانی کوردستان بە سەوزی و بە جوانی بمێنێتەوە